بەڵێ سڵاوتان لێبێت من ئێستا لە مۆنومنتی شاری ڕانیەمە مۆنومنتی 5 کە پێ دەڵێن قرارە کەمێکی تر کۆمەڵێک گەنج لە شاری هەولێرەوە کە ئێستا لە فڕۆکەخانەوە بەڕێکەوتونە بێنەوە ناو شاری ڕانیا ئەم کۆمەڵە گەنجە لە وڵاتی لوبنان دەستگیر کرابوون و دوا بەدوایەوەی کە دیپۆرت کراونەتەوە کوردستان بڕیارە ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لێرە قسە بکەن و باسی تەواوی ئەو ڕووداوە بکەن کە بەسەریان هاتووە و چۆن دیپۆرت کراونەتەوە ئێستا لە لای من بەکر عەلی سەرۆکی کۆمەڵەی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لە هەرێمی کوردستان هەیە من دەمەوێت زانیاری زیاتر لە وەرگم کاک بەکر ئەگەر بێن بۆ ئێرە سڵاوتان لێبێت. سڵاو لێوێ بەڕێز. زانیاریەکان چینە ئەم کۆمەڵە گەنجە لەکەیەوە ڕۆشتونە و بابەتی دیپۆرتکردنەوەیان چۆن بووە؟ بەڵێ سەرەتا دەمەوێت بە ناوی کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لە سەراسەری هەرێمی کوردستان و بە ناوی تەواوی کەسوکاری ئەو هاوڵاتیانەی کە لە ماوەی چەند ڕۆژێکە لە وڵاتی لوبنان دەست بەسەر کراون سوپاس پێزانین خۆمان ئاراستەی سەفیری عێراق جەنابی ئەمین نەسراوی و هەروەها کاک زرار تاهیر ئەندام پەرلەمانی پێشووی عێراق بکەین کە لە یەکەم ڕۆژەوە لەگەڵمان لەسەر خەت بوونە بەردەوام بوون هاوبەشی خەمەکانمان بوونە هاوبەشی لە هەموو هەوڵەکانیان هاوکارمان بوونە و ئەو ڕۆکێنەش ئێستا کە لەڕێی نوێنەرایەتیمانەوە لە وڵاتی لوبنان پێیان ڕاگەیاندین کەوانە سەعات کاتژمێر 2 دوانی وەڕۆ بەڕێ دەکەون و 4 دەگەنە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئێمەش ئێستا لە دەواازەی ڕاپەڕین لە پێشوازیان دانی و چاوەڕە دەکەینەوەوانە کەمێکی تر بگەنەوە ئێرە 19 هاوڵاتی دەڤەری ڕاپەڕینە و هاوڵاتیەکی شاری سلێمانیە. زۆر باشە ئایا ئەو گەنجانە ئەوەندەی ئێوە ئاگادار بن هیچ ئەشکەنجەیە دراون یان بێڕێزیان پێکراوە هەم لە سنووری هەرێمی کوردستان هەمیش لە لوبناندا؟ نا دیارە لە وڵاتی ئەو ڕۆژەی کە گیراون 23 لەسەر 24 ئەم مانگەی گیراون ڕێزیان زۆر لێگیراوە هاوکاریشیان کردوونە لە ڕووی پەیوەندی تەلەفۆنیەکان توانیوانە پەیوەندی بە کەسوکاریانەوە بکەن دوایەوەی کە قاچاقچی جێهێشتونە و ڕۆشتووە ئەوان کە لە بنکەیەکی پۆلیسی دەریایی وڵاتی لوبنان دەستگیر کراون و ڕێزیان لێ گیراوە هیچ بەڕێزەکان پێ نەکراوە لە هەرێمی کوردستانیش لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر پێشوازی گەرمیان لێکراوە سوپاسی تاک بە تاکی هەموو ئەو کارمەندانە دەکەین کە هەم لە وڵاتی فڕۆکەخانەی لوبنان هەم لە هەرێمی کوردستان کە پێشوازیان لێ کراوە. لە ئێستادا دەگوترێت کە گەنجێکی زۆر لە دەڤەری بیتوێن و پشدەردا فیزەی لێداوە بۆەوەی کۆچ بکە ئەمە چەندە بە مەترسی دەبینن کە سەرڕای ئەوەی دیپۆرتێ سەرڕای ئەوەی کە بەڕێگەی قاچاق گەنجان دەڕۆن بەڵام هێشتا گەنجان زیاتر دانێ ڕوو لە ئەوروپا. بەڵێ دیارە ئێمە ئەم ساڵ کە سیر بکەین زیاتر لە 6,000 هاوڵاتی لە دەڤەری ڕاپەڕین تەڵەبی ڤیزای کردو بۆ وڵاتی تورکیا گومانی تێدانێوانش کە دەڕۆن بۆ وڵات تورکیا هیچ ئومێدێکی گەڕانەوە نییە و لێەوە کۆز دەکەن سەفەر دەکەن بۆ وڵاتانی ئەوروپا هۆکاریشی لای هەموو تاکێکی ئەم هەرێمی کوردستانە ڕوونەکە هیچ منفەسێکی هیوا ئازادی نەهێشتراوەتەوە بۆ هەرێمی بۆ هاوڵاتیانی هەرێم بە تایبەتی گەنج بۆ کۆز دەکەن و ناومێدی تەنگی پێ هەڵسیون بۆ ئەوی دەتوانن بۆ ژیانێکی باشتر سەری خۆیان هەڵگرن بڕۆن بۆ وڵاتانی ئەوروپا گەرچی دەشبینن کۆمەڵێک ئەستەنگ و کێشە حتا مەرگیش دەبینن لەو ڕێگایە دێتە پێشیان بەڵام ئامادەنە هەر وڵات بەجێبێڵن و بڕۆن بەرەو وڵاتانی هەندەران دەستی ئەوەش خۆش سپاسان دەکەین زۆر سپاس. بەڵێەوە ئەو زانیاریانە بوون کە ئێستا هەیە ئەم گەنجانە ئێستا لە ڕێگەی سماقوڵیدانە و دەگەنەوە شاری ڕانیە و دانەوەی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەستن و لە ئێستادا ئەو زانیاریانەی کە هەنە بەم چەشنەیە بەڵام لە هەمان کاتدا دەگوترێت کە نزیکەی 6,000 گەنجی بیتوێن و پشدەر بەگشتی دەڤەری ڕاپەڕین داواکاری فیزیان کردوواتە کۆچکردنی گەنجان لەم دەڤەرە بەردەوامە زانیاریەکان ئەمە بوو.